والله ئەم باخچەیە تەمەن باخچەی مناڵانێکی ناحکومیە خۆدەزانی حکومی و ناحکومیە من لە 2007ەوە لەبەی پسپۆڕیەکەم ماستێرەکەم سایکۆلۆژیای مناڵ و هەرزەکارە دکتۆراکەشم پێوانی زیرەکی مناڵە حەزم کرد لە بوارەکەیە ینی ئێستا چی هەمووی تقریبا 35 مناڵێکمان دیانی بەخوا ئەم بینایە خوا ئاگادارە سێ قاتە یەک فلسی نایەنەوە خوا شاهیدە بەم مانگی ڕەمەزانە بەڵام هەر بەردەوامم ئەڵە مشکلە نییە حەلاقە چەند عایلێ لەگەڵمانن چەند مناڵی پەروەرداکەین ینی مەسەڵەن یەکێ لەوانم فێرێک لەمە چووی تۆ دەستی دایک و باوکم ماچکە مەسەڵەن فێری پاک و خاویانێک فێری وافیانەکەن کۆمەڵێ شت هەیە قیەم بە بەهایە پرۆگرامەکانمان چییە تەمەن هەندێک پرۆگرام ئێمە پرۆگرامەکانمان هی وەزارەتی پەروەردەیە زانستمان هەیە زمانی کوردی هەیە بیرکاری هەیە هونەر هەیە وەرزش هەیە اینجا من خۆشم بەرنامەیەکم بۆ دانام کتێبێکە بە ناوی ڕێنیشاندەری مامۆستای باخچەی ساوایان ڕێنیشاندەر لەگە پرۆگرامە هەموو ئەوانەی تیا کە مناڵ بۆ گەشەی عەقڵیی پێویستە بۆ گەشەی جەستەیی پێویستە لە ڕێگەی کۆمەڵە یاری چالاکیەوە بۆ هەڵچوونەکانی بۆ لایەنی کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتەکانی بۆ لایەنی بەها ئەخلاقیەکان هەموو ئەمانە بەرنامەیە بۆمان داناون الحەمدولله ڕۆژانە تەمەن هەموو ئەگەر نەڵێم هەمویان زۆربەی زۆری مناڵەکان پێشەوەی بچنە مەکتەب کە ساڵێکە گەر بچنیا 2 ساڵێک هەمووی فێری خوێنەوە نووسین هیچمان کردو یانە قەڵەمەگرن زۆر باش لەوانەیە زۆر جار منداڵ نازانێت قەڵەمی بگریتن پۆلیۆ و دووشە ینی ئەتوانن ناوی خۆیان بنووسن زۆر شتێک بینووسن ئەمە سادەی لێکە کە چووە مەکتەبی سادەکەی چییە یەکەم تووشی نامۆبوون نابێ خۆی گونجێنێ لەگەڵیانە چونکە ئێرە منهەج هەیە لە مەکتەبی منهەج هەیە لێرە مامۆستا هەیە لێوێ مامۆستا هەیە لێرە زەبط و ڕەبت هەیە و یاسا و ڕێنمایی لەوێش هەیە کەواتە فەرقی هەیە مناڵی لە باخچەوە چێ بۆ قوتابخانە کە خۆیە گونجێنێ و ناگیریا و ترسی نیە و ناڵێ دایکم با لەگەڵ مابێ و یان ناڕۆمەوە فەرقی لەگەڵ ئەوەی کە لە کۆڵانەوە ئەم 5 ساڵیش نەچێت ڕەنگە چێتە ناو مەکتەب یەکسەر فێریکەین لەسەر کورسی دانیشێ و جۆ لە مامۆستا بگرێ و نەزوڵێ قورسە چکە پێویستی بە پلە و بە تەدەڕوجێ